بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر داهاتووی پەیوەندی سیاسەکانی هەرێم و بەغداد دەکەین و قسە لەسەرەوە دەکەین بۆچی لەم کاتەدا پەیوەندیەکانی هەرێم و بەغداد ئاڵۆز بوون و پەیوەندیەکان چی بەسەر دێ وەرناوی شەندا پرسی موچە چی بەسەرێک چی بکرێت بۆ جیاکردنەوەی موچە لە ململانەی سیاسی و لەسەر ئاستی ناوخۆش ئەو لێکدابڕانە هەیە ئایا لایەنە کوردیەکان لە بەردەم چیدان و پێشتر ئەوە ڕەشانش کە دەکرا ئایا بۆ هیچ ئێستا جۆرێک لە بێدەنگی هەیە ئایا لایەنە کوردیەکان یاخۆ دەڵێن پارتە دەسەڵاتدارەکان هیچ کارتێکیان نییە و سەبارەت بە پەکخستنی حکوومەت و سەرۆکایەتی هەرێمی بڵێن سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمیش لە ناوخۆی هەرێمدا بۆچی پارتیەکەی تاکو ئێستا لەسەر پێکهێنانی حکوومەتیش ڕێک نەکەوتن دۆخە سیاسەکەی ناوخۆش چی بەسەدێ ئەم پرسیانە لەگەڵ بەڕێز کاک ڕێبین هەردی قسەی لەسەر دەکەین. کاک ڕێبین بەخێر سوپاس ئەگەر سەرەتا خوێنەوەی بەڕێز بزانین هۆکاری چی بوو لە مانگەدا لە ماوەی 15 ڕۆژی ڕابردوودا گرژی و ئاڵۆزێکی زۆر دروست بوو لە بینی هەرێم و بەغدا و سەریشی لەوە دەرچوو کە کێشە بۆ موچەی موچەخۆران دروست بوو نووسراوی بڕیاری وەزارەتی دارایی عێراق دەرچوو کەوتی لەمەوەدا موچە نانێرن بۆچی لەم کاتەدا خوێنەوەی بەڕێزدە و پەیوەندیانە ئاڵۆز بوون کێ لێی بەرپرسیارە؟ وەڵام بەتەسەوری من بە پلەی یەکەم خۆمان لی بەرپرسیاری نەزایی من نازانم هەناوەی عێراق من یەک شت با بڵێم لاوەڵەوە ینی من تەسەورەکەم فعلەن بەغا هەرگیز نیازێکی زۆر پاکی بەرامبەر بە کوردستان نییە بەرامبەر و هەرێم نییە و حەزیان لە هەرێم نییە و حەزیشیان لە هەر سیستەمی فیدراڵی نییە ینی ئەوە بە وازەحی دیارە بڕوان بە سیستەمی فیدراڵی پیان نییە و بەسەریان ئاسا پێنراوە ینی وەکو ئەرزی واقع قبولیەکە نەگەرنا و هێزانەی لە عێراق هەن هێزی دیموکراتی نین و حەزەکەن هەرێم هیچ دەسەڵاتێکی نەمێنێ حەزەکەن هەر ئەزمونونەکە شەڵبەشێتەوە ینی ئیشیش بۆ ماکەن بەڵام بەغا خۆشی پڕە لە مشکلە بەڵام ئەم بیانوانەی گشتی ئەوانەی کە لە ڕووکەشا دیارە جگە لەم هینە استراتیژیە برادران بیانووی زۆرێن بەدەستەوە بۆ ئەوان توانە میاریە بکەن بە ئاسانیە میاریە بکەن بیانوویکی زۆرێن بەدەستەوە ساتۆ لە من تەسەورەکەمە مەناوەی ئاخیر ئەم قەراری موچە بڕینێت ئەم حەشمانە هەمووی موچە ببڕن و ئیتر نەیەن بەسا بوجێ ئێمە تەواو بوو و پارەیە کە بۆمان تەخسیس کراوە بۆ ئیقلیمیراوە یعنی وەکو تەحلیل وەکو زانیاری نەیەم ڕێگە کاردانەوەی بەرامبەر بۆ ڕێکەوتنی غازەی کە لەو ماوەی پێشوە کراوە عێراق زۆر لێ ناڕازی بوو لە پڕەمان لە کاتێکا کە حکوومەتەکە کاربەڕێکەریشە حەقی یعنی دەسەڵاتیەوەی نییە ئەم عەقدانە ئیمزا بکە بەزە شان لە کوردان ناخوا کاربەڕێکە روشت برادران چیان بێیکە ناخوا لە کوردستانیەوە نییە کاربەڕێکەر و ماربەڕێکەر و چیان بێ لە وەختی زاعی شایبەیکەن و ئەڕژوا بەداخەوە ڕوات نە پەرلەمان ئاگای لێ تەبانە ئەمەغدا وەکو عەقدە نەوتیەکان کەس ئاگای لێ نییە جگە لە خۆیان نەبێوانەی کە بەشدارتیایە بەڵام تۆ ئەم عەقدە لە کاتێکا کردو ئەشزانی بەغا بەمە ڕازی نییە چکە بەغا ڕازی نابوو تۆ نەوتەکە بی ئێستا ڕازیە بێ بەغازەکە یعنی تەسەورەکرێ ئەو هەناوە جوابانەوە بێ بۆ ئەو هینە بۆ ئەو ڕێکەوتنەکە لەو هەڕەشەکانی سەرۆکی پارتی شۆ هیچ پەیوەندێکی پێوە هەبوو یاخود بە بێگومان هەڕەشەکانی سەرۆکیش کە هیچ من لە بەرنامەیەش ترا بووم لەو ڕۆژانە من دووبارە یەکەمەوە هەڕەشەکانی سەرۆک بێبیرکردنەوەیە ئەم پیاوە زۆر جارە مشکلانانێتەوە هەتا لە ڕێفراندۆرمشا تووشی و مشکلەی کردینەوە و سەری پێوە نابووە پرۆسەیەک کە هەموو خەڵگویان نەزانی حتمما شتێکی لە پشتەوە ئەم پیاوە سەرکێشێکاوە تا کوردی بەو پەڵنەیە کە یەک دنیا ئەرزمان لە دەزا و لە دۆخێکی زۆر خراپایە ئێمە لە دۆخێکی زۆر بەقووەتا بووین پێش ڕێفراندۆم یعنی ئەم پیاوە زۆر جار بێبیرکردنەوە قەرارەیە و هەڵوێستەکانیشی زۆر حیزبین کاک حەکیم یعنی ئەم پیاوە بە درێژایی موچەبڕین هونەرێکی حکوومەتی کوردستانە هونەری بەغانیە یەکەم جارەمان دەستیان بە موچە بڕین کردەوە تا ئێساش ئێمە چەند موچەیەکی براوی خەڵک لای حکوومەتی هەرێم ماوە ئەو کاتێک کە نەوت بەدەست خۆیانەوە بۆ مشتێک بەدەست خۆیانەوە بووم پیاوە یەک جار نهاتە سەر تەلەڤیزۆن بڵێ لێتان قبوڵ ناکەم خۆ زەختی کاک مەسعود بەسەر حیزبەکانی خۆمانەوە زۆر بەهێزترە لەوەی زەخت لێ ڕاق بکە لەو کاتا بێدەم بوو ئەو هەموو موچەیان لە خەڵک بڕی یەک جار نهاتە سەر تەلەڤیزۆن بڵێ من ئەم موچە بڕینە لەم حکوومەتە قبوڵ ناکەم و ئەبێ موچە لە کاتی خۆیان بن ئەی لەم کاتیا بۆچی 4-5 مانە لە عێراقا یەکسەر هەڕەشانەکەیت پێم وایە خوتوکەیانی هەستی قەومی خەڵکی کوردستانە
بێبیرکردنەوەیە بۆ ئیستیهلاکی محلیە بەڵام نازانێ مشکلی گەورەمان بۆنێتەوە مشکلی گەورت لەگەڵ بەقا بۆنێتەوە تۆ ینی قسەکەی ڕەنگە ئێسا و کاک پاڤڵە و قسەی کردوە زانم قسێ پێینەکە بەڵام پێشەوە تۆ نابی هەڕەشێ بکەی کە فعلەن ناتوانانی جێبەجێکەی ینی ناتوانانی کوردە و هێزە قووەتە گەورەی نییە کە توانای زەختکردن لە هی نییە بێ هەموو قوتی کورد کاکە پەیوەندیەکانێتی بە ڕۆژاوە بەبەتی ئەمریکاوە ئەمریکا لەسەر شتان ناتەخات ئەوەنەی کە دیفاع لە دەوڵەتی مرکزی و عێراقی چیە گرتووەکان سەبەرژەوەنەکانی زیاتر لە بەغدەیان لە هەولێرە ئەمریکا چونکە لەو کۆبوونەوە میدیاکانی پارتی کۆبوونەوەی مەسروور بارزانانی ئەوەندە گەورەیان کرد ئەمریکا تەداخڵی هەموو شتێک بکە ئەگەر کێشە بۆ موچە دروزێ تەداخڵ بکات نایکات چونکە بیانەکانی بەغا بیانووی منطقین یعنی ئەو هاوڕێیانەشمانکاندان پەرلەمانن و لە بەغانی کوردەکانی خۆمان زۆریان ئەو قسەیە سەلمێنن کە باشێک لە قسەکانی عێراق ڕاستە کە برادران پابەندین بۆ ڕێکەوتنەوەکە کراوە ئەمان داهاتی ناخۆ بە تەواوی تەسلیم ناکەن ئەمان نەوت بە تەواوی تەسلیمیان نەکردووە ئەمان تا ئێساش قاچاقچێتی نەوتەکەن ئەو پارەی کە لەو قاچاقچێتەوە دەسەکەوێت کەس نازانێت چی لێ یعنی هەموو ئەمانە ڕاستن یعنی ئێمان بیانۆکەیان ناوە بەدەستەوە و بیانۆکە هەمومان نەزانین ڕاستە کاک حەکیمەوە بزانام هەر تۆزێکی هەموو ڕۆژێکی پێشەمان و جومعان سەیرانەکە خەڵکە هەر بڕۆ بۆ سەیران تەنکەرە نەوتەکانە بینی کاروە بە لێشا و تەنکەرە نەو دەڕوا و کەس ناسانێت پارەیە مینە لێکوێ عێراقی ئاگای لێ خۆ ئەمە سەردەمی جاران نییە بڵێ وڵا بەجززی عێراقەوە عێراق ئەزانێت چەند نەو دەفرۆشی بەجززیەوە وازانێ و پارێ نایەتەوە گیرفانی عێراق ناشێتەوە گیرفانی میلەتی شار چکە راپۆرتەکەی ئەو ڕۆژانی وەزارەتی دارایی عێراق دەڵێن 9 تریلیۆن بۆ داهاتینەوت لە 2023 و 2024 ینی بەشی موچەی ساڵێکی تقریبا موچە خۆرانی هێرن دەکات ئەمەی بڵاوی کردەوە ئابڵێ داهاتی نەوتێرین بەڵام وەکو بەڕێز دەڵێ بۆ موچە خەرج نەکراوە بۆ پرۆژە خەرج نەکراوە ئەمە خۆشیان دانیان پێناوە دەست باش کاکە ئەمان نەتوان بە داهاتی ناوخۆ موچە بن و نەیدەن و موچەشکەیەت هەرنەکە کاکە ئەمە ئێستا لەم ڕۆژانە کاک سۆران عومەر شتێکی وت کە لە هەرمی وڵاتێکی ترا بۆیە بۆیە حکوومەتی بڕوخانەیە بە قورانزەی کاک سۆران باسیەوەی کرد کە عێراق پاداشێکی بۆ ئەو کەسانە بین کردووە کە لە تەندروستیە لە هەڵمەتی هینا بەشداریان کردووە لە هەڵمەتی کوتانی خەڵکە پارێکی چەند ملیارد هینە کە من ڕقامەکەم بیر نییە کاک سۆران باسی چەند ملیارد دۆلار ناردوێتی تا ئێستا سەرفی نەکردووە بۆ خەڵکەکە یعنی تۆ لەما سەیریکە هیچ بیانوێک نێت تۆ پارەکە لە بەغاوە هاتووە وەکو پاداش بۆ ئەو کەسانە ئێدەن موچەش وا لێەکەن یعنی بۆیە خەڵسی قەی بەوە نەماوە کە موچە لە دەزەمانە بۆیە خەڵکیش داوایە کرد موچە بچێتەوە سەر عێراق و لە بانک وەریگرێ و لە دەستی ئەمان وەری نەگرێت چونکە سیقەی پێیان نەماوە بەس دوێنێ وەزیری دارایی دەوی یەک شتە دەیوت تەوتین و هەژماری من یەک شتە جیاوازین وەڵام من کاکی نامەوێت لەسەرەوە قسە بکەم چونکە من زۆر شارەزا لەم مەوزوعانی مایە هەژماری من باشە یا تەوتین بەڵام زۆر گومانەکە مەمانە کە مادام سوورن لەزار هەژماری من شتێکی جایە چونکە بە درێژایی تاریخی ئێمانە سەلماندویانە کە هەر شتێکەکەن سەرکەوتونن تەنها دافع حیزبیەکە و مەسلحەتە حیزبیەکە بیر لێەکەنەوە بیر لە مەسلحەتی میلەت ناکەن باشە بەس لە ئاڵۆزوونی پوێنەکان لەگەڵ بەغداد تەنها پارتی بەرپرسیاری خۆی یەکێتی ژێستە بۆ نمونە یەکێتی ڕادەست ئەوش بەشێک نیە لەوەی کە نەوت ڕادەست ناکەن داهاتی ناوخۆ لەو گرێبەستە غازیانە نوێنەری یەکێتی ئێمە کە لێرەوە ڕوا من لەو بڕایە مەمووی لە دژێر دەستی یەکێتیایە خۆ ناچێتی بڕۆ ناکەم چێت پارەی لێ وەردەگرێ حتممە ئەگەر لە سنووری هەولێری شەو بێدا تێپەڕێ ئەوەشی کە لێەوە ڕوا چێتە خەزیێنەی پارتیەوە پێم وایە چێتە خەزیێنەی یەکێتیەوە گوتارەکەی دوێنێ سەرۆکی یەکێتی والی دەخوێنراوە کە ئەنیان بەشێک نین لە کێشەکان لەگەڵ بەغدا بەشێکن لە چارەسەر ینی وای لێ دەخوێنراوە وتاری سەرۆکی لە مینی غازا پێم وایە بەشدارە نوێنەریشیان هەبووە بڕاش ناکەم پارتی بتوانێت لە قەرارێک بۆ غازی ناوچەیەک با کە یەکێتی تیازاڵە بێ موافقەتی یەکێتی لەو هینا بەرپرسیارە و بەشی هەیە و لە هەموو قەرارەکانی کوردستانە یەکێتی بەشدار بووە زەی بەڵام یەکێتی و عادەتەی هەیە لە پێش هەڵبژاردنە هەمیشە دەکا بە ئۆپۆزیسیۆن چونکە ئەزانێت لەم بەرەی کە ئەو لە ناویایەتی خەڵک حەزی لەو قسانەیە لەبەرەوە قسانەکە ئەگەر نایەکێتی بەشدارە لامیە ئەیسەرنجی بۆ لەسەر قسەکانی دەربارەی ئۆپۆزیسیۆن سەرۆکی یەکێتی ئەوە زمانی سەرۆکی حیزبێکە زمانی هێزێک نییە کە مشکن سەیری تەلەڤیزیۆن دەکەن ئۆپۆزیسیۆن هەرەوە باشترین بەڵگەی بۆی زمانی هێزێک نییە کە بیێ لە گۆڕانکاری بێ کە بڕای بەو قسانە بێ چونکە ئەگە تۆ بڕاو بۆ قسانە بێ ئەبێ بینە باشکی لەگەڵ ئۆپۆزیسیۆنە
ئەبێ پەتی گەورە بهێڵیتەوە ئەگەر بتێ هاوسەنگی بگەڕێنەوە وانێن ئەگە بتوی هاوسەنگی بگەڕێنیتەوە ڕاست بکەیت تۆ دژیەمانەی فعلەن لەگەڵ نایت لەگەڵ چاکردنی سیستەمە حکومڕانیەکەی ئەبێ لەگەڵ ئەو هێزانە کە ئەم قساناکەن پەتی گەورە بێڵیتەوە و پەیوەندیت باشکی لەگەڵیانە بۆ هەر ئەگەرێکەینە بەڵام وازەحەوەن قەراری خۆیان ناوە لە جەبەی پارتیان و شەریکن لەگەڵیانە و بەیەکەوە وڵاتیان دابش کردووە ئەگە ململانەیەکیشە بێ لە بینیانە تەنها ململانەکەی لەسەرەوەی بەشی کەمە ئەوێ بەشی زیاترکە باش بەس گوتاری پێشووی سەرۆکیەتی لە هەڵبژارنی پەرلەمانکردن زۆر تون بوو ئێستش هەڵبژارنی پەرلەمانی عێراقە پێ دوای ئەم جارە ئەم گوتارە دەخوات چکە ڕۆڵی لەلایەنەوە پۆزیسیۆنەکانی وەرگرتووە دەی حکوومەتە دەڕوخێنێت تەوتین دەکات مەسروو بارزانی بەبێ و نابێتە مدیر عام پێ دوایە ئەم جارە دەتوانێت شتێکی ئەوتۆی پێ بۆ انتخابات گەمەی هەڵبژاردن کاک حەکیم بەشێک هەڵمەتی هەڵبژاردنەکە زۆر جار دیارریەکە چی ڕوئەدایە یعنی ئەوە ڕاست نییە بڵێ خەڵک لە ئێسا و بڕیاریاوە زۆر جار لە هەڵمەتی هەڵبژاردنە خەڕێیە گۆڕێ هەڵمەتی هەڵبژاردنەکەم بەس من پێم وایە یەکێتی لە بەردەم قەیرانێکی گەورایە چونکە فعلەن بەشێکی زۆر لەو قسانەی کە کردی وعدیە لە هینەکانی پێشە هەر لە دوای هەڵبژاردنە لە هەمووی پەشیمان بووە گەورەترینیان مەسەلەی تەوتن بوو وا پیشانیا بە دڵ و بەجان لەگەڵ تەوتینایە و هەژماری منەویت هەژماری مەسرور کاک مەسرورە هەرەوەی بوو هەژماری کاک مەسرورە ئەی قبولی ناکەین بەس ئێستا تەبریر بۆ هەژماری منێنێتەوە هەم هەردوو براکە تەبریری بۆیێنەوە و گاڵتەش بۆ کەساناکەن کە مشکلەیە باسەکەن یانی من پێم وایە هێزێک کە وعد بە خەڵک باوە وا بە زووی هەڵگەڕێتەوە لێی زەرری گەورە لەلایەن خەڵکەوە کایتر نازانم هەڵمەتەکەش دەریەخا چیە بێ بەڵام هەموو پێشبینەکان وایە یەکێتی لە هەڵبژاردنە دۆخی زۆر باشرا بێ وەکو بڕواناکەم وەکو کوردستان بێنێتەوە دڵ پێم وایە ئەو بەڵێنانەی کە یای و بەعکسیەوە کرد زەرری لێیە زیانی لێدا و ئەو زمانە زبرش کە لەگەڵ هێزەکانی تایەکە دووبارە زەرری لێە باش بەس سەبارەت بە پەیوەندی لەگەڵ بەغداد ئەگەر کێشەی موچە چارەسەر نەیە پێ دوای دەتوانرێ هەڵوێستێک بەرامبەر بەغدا وەرگرن پارتی بێ یەکێتی بێ باسی زۆر شت دەکرێ بەرامبەر بەغداد کورتیشی بەدەستەوە نیە بەرامبەر بەغابی کاک حەکیم جان هیچی بەدەستەوە نیە هیچی نەماوە کارتەکان هیچی بەدەستەوە نیە بیکانی نەتوانایی نەبەشداریمانەوە نەبەشداریەکی گەورەیە مە سوسی متعەتەڵیشمان نەماوە وەختی خۆی پێشنیاریەوە کرابوو کە سوسی معەتەڵ هەبێ لە حکوومەتە لە پەرلەمانە نە سوسی معەتەڵمان لە پەرلەمانە هەیە نە سوسی معەتەڵمان لە حکوومەتە هەیە یعنی تا پشکشێنەوە کشانەوەی ڕەمزێکی یعنی هیچ ناگۆڕێ بۆ چیم بڕیارش نە ئێستا ئەمڕۆ کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندی پارتی بوو تا ڕادێک بەیاننامەکان زۆر نەرم بوو بەیاننامی کۆمیتەی ناوەندی پێم وایە چونکە بۆیان کرد یەکەم شتیانەوەیە کە ئەزانن جارێ ناتوان هەموو هێزەکانی تر بە هەڵوێستەکانی خۆیان قەنەعات پێ بکەن هەتا من لەو بڕایام بۆ مەسەلەی کشانەوەیە هەڵوێستی تون بەرامبەر بەغا مشکلیان تەنانەت نەک لەگەڵەوە پزیۆن لەگەڵ یەکێتیش ئابێ بڕۆ ناکەم یەکێتی و موقفانە لەگەڵ بەغا بگرێتە بەر یەکێتی ئەو قسەی کاک باوەڕازە بینی لەگەڵ عێراق و هێزە عێراقیەکانە باشترە لە پارتی بڕۆ ناکەم یەکێتی لەبەر خاتری پارتی و پەیوەندیانەتێک بەوەتێکیشی نایە لەبەرەوە هاو هەڵوێست نابێت لە هەر هەڵوێستێکی توندا ئەگەر پارتی بیگرێتە بەر ئۆپۆزیسیۆنەوە بە هیچ شێوەیە لەگەڵیانە هەر نەشو بۆ کۆبوونەوەکە لەبەرەوە پارتی لە دۆخێکان نییە توانای هەبێت فشار لە بەغا بکە هێزەکانی ناوخۆی عاجز کردووە ئەو کۆدەنگی کە بۆ زەختکردن پێویستە لە دەستی یاوە شەریکەکەی خۆی کێچێتیە ئەزارێت تاسەر لەگەڵیا بۆ ململانێ لەگەڵ بەغا بەو سیاسەتی ئەو ناڕوە لەبەرەوە بێگومان مەجبورە پێدوانێ ڕۆژێک بکشێنەوەیان ئێستا ناکشێنەوە کاکی ناکشێنەوە پێسە ناو پەیمانی ئیدارەی دەوڵەتدان خۆیان کە لەگەڵ شیعە و سون کابینی سوودانیان پێکێناوە چوار وەزیریان هەیە پارتی یەکێتی بڵێن پارتی دوو وەزیری ئەوە سەرۆ کۆمار هەیە دایان بەڕێوەبەری گشتی بریکاری وەزیرانە بێ قەنەعات بە یەکێتی بکەم بکشێنەوە یعنی ئەگە خۆشیان بکشێنەوە کە من بڕۆ ناکەم خۆشیان بکشێنەوە بەڵام پارتی ئەکشێتەوە وا وەزیرەکانی من بڕۆ ناکەم بتوانێت قەنەعات بە یەکێتی بکە یەکێتی بکشێتەوە ئەی بڕۆ ناکەم یعنی ئەگە بتوانێتەوە بکە ئەنجا با بڵێن هەردووکیشانەیەکەن یعنی خۆی حکوومەتەکە چەنی ماوە پێشەشمانی ماوە بەڵبژاردمان گیانزە بکرێت وانە یعنی شتێکی زۆر گەورە و وەقعێکی زۆر گەورەی نابێ ئێمە خۆی حکوومەتەکە خەریکە کاتەکەی تەواوە بێ لە مانی یانزەیە انتخاباتی تازاگرێم حکوومەتە نامێنێ یعنی هەتاش بکشێنەوە کشانێکی ڕەمزیە بێ
باش بەس هەندێکیان باسی کارتی ئاویش دەکەن کارتی ئاو بەکار بهێنرێ بەرامبەر بەختە محەممەد حاجی محمود زۆر جار پێشتر باسی کردبوو یان دەڵێن با کارتی ڕفراندۆم نوێ بکەینەوە ئەوانەیەکی کارت نین کاگینەوە کارت نین ئەساسان هەر بیرکردنەوە لەوەی کە تۆ بۆ ئەوەی مشکل لەگەڵ هێزە عێراقیەکانە هەیە سزای خەڵک بیت و عزیەتی خەڵک بیت بیرکردنەوەیکی زۆر ناڕاست و زۆر خراپ و زۆر ناشرینە ئێمە و گلەیە لە بەغاکەین کە ئێوە لەگەڵی شێتی و پارتیا رازین بۆ سزای خەڵکی موچەخۆرێن ئێواتوانن لەگەڵی شێتی و پارتیا زەختیان لێ بکەن چوزام سزایان بن ڕایانکێشن بۆ دادگا هەرچیەکەن بیکەن بەڵام سزای خەڵکمێن لە بەری شێتی و پارتی ئێمە بچین هەمان هەڵە دووبارە بکەینەوە لەبەرەوەی لە سوودانی ناڕازین بچین ئەو لە جوتیاری فەقیری عەرەب بگرینەوە کە پێویستی بەواوەیە لەو خەڵکە کە پێویستی بەواوەیە بەس سیاسەتێکی هەڵەیە بیرکردنەوەیکی هەڵەیە و هیچیش نییە ینی ناشتوانینەوە بکەین عێراق هۆکارەکانی زەخکردنی لە عێراق 100 بەرابەری ئێمەیە ئەگەر ئێمە ناتوانین هیچ بکەینەوە زۆر شتتوانن بکەن ئێمە هەموو شتێکمان لە عێراقەوەیە هەر سنوورمان لێداخە بێمە تەواو بووین ێزەیم هەر ڕێگای بازرگانیمان لێ بگرێمە تەواو بووین ئەوە ئەگەر هیچ بگەینە ئەگەری سەربازی ئێمە هەر تەواو بووین یعنی ڕێگاکانی فشار عێراق بۆ سەر ئێمە زۆر گەورەترە لەوەی کە ئێمە بتوانین فشار لە بەغا بکەین بەزەوە گەندەڵی وای کرد هەموو کارتەکان بڵێن نەعەدالەتی ناو خۆی کە بەرامبەر بەغداوەندە هەرێم بڵێن لاواز بێ وەکۆی کە بەڕێزوت حەکیم زۆر قسەیەکی باشە کرد ئەوەی کە ئێمە لاواز کردووە بەرەی نای خۆمانە بەرەیەکی ناوخۆی زۆر پەرتەوازەمان هەیە زۆر ناکۆک بە یەکمان هەیە و خەڵکیی بێزاریشمان هەیە لە حکومڕانیەکە ئەگەر ئەمە نەبووە ئێمە بەرەیەکی یەکگرتومان هەبووە و خەڵک ڕازیش بووە لە ئەزمونەکەی خۆش بوویسە وەڵا لە لووتکەی بەقوەتیا بووین ئەمان توانی هەموو شتێ بکەین ئەزانی حکوومەتێک کە خەڵکی خۆی هەبوو لە هیچ ناترسێ تەسەوەڕ کە ینی باشترین نمونە ئۆکرانیایە هەموو دنیای و ئۆکرانیا بە ئاسانی لە بەردەم رووسایەوە ئەشکێت رووسیا کاکە رووسیا هادی ئەو دەوڵەتە گەورەیە ئەو ئوکرانیا بچووکە چیە لە بەردەمیانی ئەو لەشکرە گەورەی رووسیا کە قرارە شەڕی ئەمریکا و ناتۆ بکایانی هێزێکیەوەنە گەورەیە بزانە چونکە میلەتەکەی لەگەڵ حکوومەتەکەە لەگەڵ خەڵکەکەیە بزانە چ دیفاعەکەن و تا ئێستا نەک نەیانتوانیوە ئیرادەیان بشکێنن لەم ڕۆژانە گەورەترین زەربەیان لە رووسیا یعنی من بەسمەوەی ئەمە نمونەیەکی باشە بۆی بڵێ دابراون دەسەڵاتدارانێم لەگەڵ میلەت بالضبط دابراون لە میلەت دابراون میلەت بڕوای بە بەڕێوەبەرایەتیەکان نەماوە بەڕێوەبەرایەتیش خراپیان کردووە سیقەی پێنیەکەم موچەکان باتێکاکە سیقەی پێنیە پارەکە لە بەردەستیان نابێ یعنی خەڵکە داواکە بشێ بۆ بەغا لە بەرەوە نییە کە بەغای خۆشەوێ لە بەرەوە نییە کە جاشەوە کۆڵێن لە بەرەوە سیقەی بە دۆنیە سیقەی بەوە نییە کە تۆ دەستێکی ئەمین بی بۆ پاراستنی پارەکەی سیقەی بەوە نیە ئەڵەسبێنەی بیت و فعلەن کە لەبەردەستا بۆ بردووتە لەبەردەستوە خەرجە نەکردووە یعنی تۆ ئێمە قرار بوو نەوت بفرۆشین و وڵات بەرە بژانەوەی ئابووری بەرین پێگەکانی دەوڵەت دامەزرێنین خۆشگوزارانی بۆ وڵات بێنین کورە سەردەمێ باسەوە هەولێرەکەین بە دووبەی کوردستانەکەین بە دووبەی وانە بوو گەشتەوەی نەتوانین نەکموچە بن ئێستا حکوومەتی هەرێمیش لەژێر باری قەرزێکی گەورایە بەهۆی سیاسەتی نەوتەوە لە ژیاتیەوەی قازان شوێن زەرەرێکی گەورەمان کردووە ئێمە هەمووی چیەکە کە حەکیم بەڕێوەبردننی خراپ گەندەڵی سیستەماتیک هەمووی سەبەبەکە ئێمەیە گەرنا قابلێن پارانە خۆ نەچۆ بەحاوە ئێخوراوە ینی گەندەڵیەکی زۆر هەیە هیچ عەقڵێک و بیرکردنەوەیکی زۆری نایە بۆی تی بگەی خەڵک شۆ سیقەت پێکە باش بەس باسی بەغداد غەڵەتەکەی بەغداد لە چیدایە لەوەدایە کە بۆ نمونە ئەگەر ئەوش کارتێک بەکاربێنێ بەرامبەر هەرێم بڵێن موچەخۆر باجەکەی دەدا پێ دوای کارتی دیکەی نییە بەغدا بەرامبەر بەرەسەڵاتداران کۆمپانیەکانیان سەرۆت و سامانیان بۆ چێویش مثلەن ڕێگا ئاسانەکە دەست بدن بۆ موچەی موچەخۆر ماشاکە خۆ عێراقیش خۆی یەک نییە مشکلی هەیە عێراقی چێگرتو نییە ئەگەر یەکگرتو بووە ئێستا ئێمە خورابووین عێراق خۆی مشکلەی خۆی ناکۆچی خۆیان زۆرە یعنی لەو لاوە ناکۆچیان لەگەڵ سونەکانە زۆرە شیعەکان ئێستا لە ناو خۆیانە ناکۆچیان زۆرە بەرەی سەدریان هەیە و بەرەی مالیکی ئۆمانیان هەیە کە ئەو ناکۆچنی لە بینیانە هیچیان لەو ناکۆچی کەمتر نییە کە لە بینیوان و سونە هەیە اینجا کوردیش یعنی عێراق هەلومەرجەکە وای کردووە زۆر نەتوانێت کورد بوروژێنێ بەڵام ئەگە بیانەوێ ئەوانە بێنە سەر کورد هەمیان یەکگرتوون ئەم برادراو نایان بیرەچێت زەنی ئەمەیان بیرەچێت بێتە سەر مەسەلەی کورد و دەسەڵات کەمکردنەوەی تۆ لە سونەتەوە بۆشی حەکار بوو ئەویان یەگە بن ئەگە بێتە سەرەوە ئێوە یەکیان مەخەن
بە غەڵەتەکانتان ئەوان یەک مەخەن بە هەڵە و بە نەغمەی شۆڤێنی و بە عەنتەریاتی بێ ئەساس ئەمانە یەک مەخەن چکەوانە یەک بکەون ئێمە تیاچوین ئێمە دەرەقەتی و هێزە نایە کارتی دیکانەیە بەرامبەر دەسەڵاتداران پەنا بۆ موچە نەبن مەوەسم حکوومەتی عێراقیە ئێستا برادەران شکاتیان کردو کامە بکەن یعنی محکەمەی اتحادیە بێ قەرار لەسەرەوە با نابێوان سزای سیاسی ململانەی سیاسی خەڵک زەرەری لێ بکە ئەوان کێشیان لەگەڵ پارتی و یەکێتیە هەیە خۆ بەبێ حەلیکەن ڕێگا هەیە بۆەوەی سزای خۆیان بن سزای حکوومەتەکە بن سزای بەرپرسەکانی بن تۆ محکەمەی اتحادیش بەدەستەوەی کاکە توانی هەر حکوومەتەکە لۆژێنیتەوە لە پەرلەمانەوە زەیوانە توانین لە محکەمەوەڵی وەژێنیتەوە چوزان ڕێگای ترەیە لەوەی سزای جەماهیر بێ یعنی ئەمە ڕێگە هەرەوە ئیشێکە ئەو هاوڕیانێ ماڵێن ئێمە ئاوەکە بگرینەوە لە خەڵک یعنی سزای جەماعی نابێ بیت ئەوە ڕاست نییە و نابێ عێراق پەنای بۆ بەرێ و هیوادارم محکەمەی فیدرالی ئەو قەرارە دەرکا و بیرلەوە نەکەنەوە بەڵام کاکەمانیش بیان و نێن بەدەستەوە لەبارەی چیەوەنی ئەوەیە کە نەوت تەسلیم ناکەن وەکو هاوڕێیان نەڵێن نەوتەکە بە کامڵی تەسلیم ناکەن داهاتی ناوخۆ بە کامڵی تەسلیم ناکەن هەر ڕۆژە و لیستێکی موچانێرن لیستەی خۆرەکان جێگیر نییە خۆشمان نزانین پڕە لە گەندەڵی تایانی باش بەس وەزیری دارایی دوێنێ و بەدیلمان هەیە بۆ نمونە ئەگە دەتوانن باسیرەوە کە دەتوانن بەداهاتی ناوخۆ و نەوت موچە بدەن بەڵام بڵین ساڵی ڕابردوو موچەی خورا 2023 موچە 2020 لەم کابینێ 7 موچە بە تەواوەتی جگە لە لێبڕین دەمانگ ینی تقریبان 10 تریلیۆنێکم بۆداچونمان کردو 10 تریلیۆنیان خوارد بەس لەم کابینێ ئەی خەڵک بۆچی لیان تووڕێ خەڵک ئەزانێ ئەتوانن بیەن ئەزانن ئەو کاتێک کاڵێن ناتوانێت بێ ئەتوانن بیەن و نایەن ئەی خەڵک بۆچی لیان تووڕێە ئەگەر ناوەختی خۆی لە سەرەتای ڕاپەڕینە کە بەرەی کوردستانی هەبوو موچەیان نادا بەڵام خەڵک بێ موچە هینیە کرد و کەسیش داوای موچەی لێ ناکرد نەگەوە زە حکومەت عێراقی وت من موچەی مۆزەفینی ئەقلیمە نێرم بەس بۆرن لە کەرکوو وەریگرن خەڵک ناچوو هەموو موچەی بەخامان ناوێ بێ موچەیی ئەمانمان قبوڵە پارەیان نەبوو خەڵکیش لێ داوا ناکرد چونکە زانی ئەو کاتە تازاتونەتەوە سەر حکومڕانی پارەت نییە زانی یەک دنیا تەسیە یا خەڵک بۆیان یەک دنیا قوربانیە بێموچە دەوامی کرد سەری بۆ بەغا شۆڕ نەکرد فعلا نەچوو لە کەرکوو وەریگرێ ژمارەیەکی کەم نەبێ خەڵکیێکی زۆر ئامادە نەبووە پشە لە بەغا موچەکەی وەرگێ ئێستا بەعکسەوە قەڵ داوا بچێتەوە تۆ سەری ئەو هینە ئەم برادەرانە بەس ئەوە بیر لێ بکەنەوە چ دۆخێکیان دروست کردووە ئەبێت تەریق ببنەوە ئێستا بەعکسەوەیە ئێستا خەڵکە زانێ هەتا و نایدەی دەتوانن ئەگەر دەستێکی ئەمینە بێداتەکان من بەش دەکا بڵێن وانە خەڵکە مازانێ بە چای خۆی بینێ ئەزانێت تۆ ئەتوانی پارەکە بیت و نایدەی بۆیە تۆی لەبەر چاو کەوتوێ بۆیە سقەی پێت نەماوە بۆیە داوا ئاکا بچێتە سەر بەخە ئەوۆکەیەتی سقەی بە تۆ نەماوە باش بەس چەند ڕۆژی ڕابردوو کۆبوونێکیش کرا لە بینی پارتی و لایەنەکان پارتی کۆمەڵک لایەنی بلایەنە سەرەکیەکانی ئۆپۆزیسیۆن باکۆتی ئەو کۆبوونیان کرد لەگەڵ هەندێک حیزب کۆبووە سەرنج لە سەرۆکۆبنەوە کۆبوونەوەە پێویستن یاخود بڵێن دەبێت لە سەرۆکایە تێرێم لە تۆ هیچ کەسێکە بەشدار نەکردووە کاک حەکیمجان تۆ هیچ کەسێکە بەشدار نەکردووە لە هیچ بڕیارێکی گرنگە نەوتت دەرکردووە پرسیارە بە یەک کەسی ئۆپۆزیسیۆن نەکردووە قەراری ئەم غازە و دەرکردووە برادرانە کۆ نەکردوێتەوە بڵێن ئەرە کاکە ئەم پێشنیارەیە ئەمە غازەینکەین ئێمە ئەم غازە دەرکەین ئێوە بە بڕای ئێوە چی ئەبێت و ئەگە دەریکەین باشە ئەمە سەفقەکەیە ئەمە پێشنیارەکەیە ئەمە بەرهەمەکەیەتی و ڕەنگە ئەگەر ئێمە ئەمە دەرکەین بەغا موچەمان لێ ببڕێ کاردانەوەی هەبێ بۆ ئەوە چی بکەین ئەمە ناوە بنین تۆمت نەکردووە پرسیارە بە کەس نەکردووە سەرڕۆیانە هەموو شتێکە خۆ کردووە کەس نازانێت چی لێ کردووە کەسیش نازانێت بە چی ئەگەێنی نەهێزەکان ئاگادار کردوێتەوە نە پەرلەمانەکەی خۆتە ئاگادار کردوێتەوە ماوەڵام من لەو بڕۆیان لە کۆمەڵی مەسئولی دیاریکراویش نەبێ کەس نازانێت چیە گوزەرێ هەتا هەموو مەکتەبی سیاسیش ڕەنگە نەزانێت چیە گوزەرێ ئەمانە چی چۆن و بە چه قانونێک کراون و چۆن کراون تۆ ئەمانە هیچی لێ نەپرسیوە ئێستا تەوێت لە شانۆگەریەکە کە پیشانی بێ هەموو کوردە لەگەڵ تا بێ خەڵک لەگەڵ تا نابێ تامان لەگەڵ تا نابێت چکە تۆ من قەت بە شەریک نەزانی و پرسە بە هیچ شتێکە من نەکردووە یەک دنیا کێشە و ناوەتەوە پرست پێ نەکردوم نازانم تۆ چێت باش من بۆچی لە ئۆپۆزیسیۆن بەشدار نەبوون زۆر ئەوە بکە شەرم بووە گە بچن چونکە تۆ بەشدار نەبووی لە هیچە ئاگات لە هیچ نییە ناگات لێ غاز کەی فرۆشراوە بۆ فرۆشراوە بە کێ فرۆشراوە بڕەکەی چەنە ئەو قیمەتەی دەستمانەکەوێت چەنە ئەگەرەکانی داهاتوومان چێت تۆ لەمانای چ پرسیارە پێ نەکردوم ئێستاش نازان چییە بۆ بچم لە ژینەکە بەشداری بکەم
پێداکۆبنەوەیکی زیادە بوو بە زیادی دەبینی هیچ شانۆگەریەک بکا کە بڵێ ئەو قسەی ڕاستە من نوێنەری هەموو کردم من بە ناوی هەموو کوردەوە قساکەم پێم وایە سەرکەوتونە بوو. بەڵێ بەڵام بەشێک لەوانەی پارتی بوونمەتە پارێزگاری هەولێر قسەی کرد بوو لیگوانەی کە بەشداریان دەرکەوت کێ بەرەی نۆکەرایەتی هەڵبژار و کێش بەرەی گەل کۆبوونەوە هەمیشەوە ئەو گوتارت چۆن دەبینی؟ هەمیشە واڵێن ئەوەی لەگەڵ برادەرانانە بێ خاینە ئەو بۆیە وڵات وێران بووە ئەوەی لەگەڵ برادەرانانە بێ خاینە چەند بن خەڵکی وڵات بی دوشمنیت پیاوی بێگانەیت پیاوی نۆکەری هاوڵاتی لەبەرەوەی کە خەڵکی ئێرەیت قیمەتە نییە قیمەتە بە واگەڕێت چەم لە برادران نزیکی وەمە مصیبەتی گەورەیە لای ئەوان هەر کەسێ لەگەڵ خۆیانانە بێ بەڵێ خاینە زۆر باش تعبیری لەکەن و ئەمەش مصیبەتی دروست کردو تام هێزانە لە حکومڕانیا بن کوردستان ئارامی نابینێ چونکە ئەمانە هەمومان بە دوشمن نەزانن هەمومان بە خاین نەزانن یان بە پرۆژەی بوون بە خاین نەزانن وەکو هاوڵاتی تەماشامان ناکەن بە شایستە هیچ مافێکمان نازانن چونکە لەگەڵ یانانین ئەوەی لەگەڵ یانە نەبێ وا مەعامەڵەکەن وا مەمەڵە ناکەن کە هەر کەسێ خەڵکی وڵاتە بێ لە کوردستانە لەدایک بوو بێ زمانی کوردی بێ دایک و باوکی کوردی بێ مافی لە وڵاتە هەیە هەر ڕێیەکی هەبێ ئەوان وا سیر ناکەن ئەوە مافی هەیە کە لەگەڵ یانە ئەنجا بنجاش بوو بێ پێشمەرگەیە قارەمانە لە ڕیزی شۆڕژایە بن پێشمەرگە بوو بێ لە خەباتە بوو بێت جاش کوڕی جاشە ئەمە عقلێتەکەیانە بۆیە کوردستان وێران بووە زۆربەی هێزەکان بەداخەوە تا یەکێتیش بەشێکی ئەمەیتیایە کەمترە لە یەکێتێمان لە یەکێتیشە هەیە ئەوەی کە دۆستی خۆی بێ تاوانی دنیاش بکە و تاوانی دنیاشی کرد بێ لە ڕابردووە کوڕی چاکە هەموو مافێکی لە بەردەسایە مخالیفیان بێ پیاوی بێگانێ دوشمنە ناحەزە ئێران پارەیەتێ ئەمە عقلێتەکەیانە بۆیە کوردستان وێران بوو باش وە تا عقلێشتەش حکومڕانی بێت لە کوردستانە قەد ئارامی نبینین کاک حەکیم باشە بەس پێویست بڵێن لە بەردەم هەڵبژاری پەرلەمانی عێراقیش داین پێشتر پارتیوکێتی کە بەشداری کابینی سوودانیان کرد ئێستا خێرکە حکوومەتەکەش بەسەرچێ وتیان یاسای نەوت و غاز لە پەرلەمان دەرچێت دەرنەچوێنرا یاسای دادگای فیدراڵی بێتە پەرلەمان ئەنجومەنی فیدراڵی پێک بهێنرێت مادەی لیژنەی مادەی 140 کارا بکرێتەوە ئەو کێشەی موچە چارەسەری بەڵام ئەوانە نەکران ینی کێشەی چارەسەری بنەڕەتیان بۆ نەدۆزرایەوە بۆ حکوومەتی داهاتوو هەمان شت لە ڕێمانە ئەگەر پارتیوکێتی ببنەوە بە دەمڕاستی خەڵک لە بەغداد بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو لە جۆری هاوپەیمانەتەکان لەگەڵ لایەنەکان ئەگەر بمانەوێ ئەو شتە استراتیژیانە لە عێراقا بەدەستبێنین نە بە یەکێتی بەتەنیا کرێ و نە بە پارتی نەتا بەتەن هەردووشیان بەیەکەوە کرێ یەکێتی و پارتی ئەبێ بەرەی ناوخۆ بەهێزکەنەوە ئەبێ واز لەم ئەنتەریاتانە بێنن ئەبێ ئەزمونێکی دیموکراتی عاقڵانە بڕن بەڕێوە پەیوەندیان لەگەڵ ئۆپۆزیسیۆنە ڕاستکەنەوە بەشداریان پێ بکەن لە بڕیارە پێم وایە زۆر بە بەقوتەوە توانی زۆر شتکی لە بەغایە بەڵام بەم ناکۆچەوە ناتوانین چ بکەن چونکە عێراق هەمیشە توان لەسەرم ناکۆچە یاری بکە هەموو کاتێ تۆ ئەڵێ من نوێنەری کوردمەڵێ تۆ نوێنەری کوردنی بەتەنیاوە تا بۆ کۆمەڵیشەیە و یەکگرتووشەیە و نەوەی نوێشەیە و وانیش لەگەڵ توانین و فعلەن لەگەڵی شتانی لەبەرەوە تام ناکۆچی هەبێ تۆ قوتێکی گەورەنیت لە بەغایە ئەگاتەوێ مە چارەسەرکەیە بێ بەرەی ناوخۆ چارەسەرکی ئەبێخۆیەکە بەچی ئێمە ئەوەیە کە پێم وتی ئەبێ ئەوەی کە تا ئێسا کردوتانەوازی لێبێنن دەسەڵات بەشکەن بڕیار بەشکەن یەک کەس تەفەڕود نەکا بە بڕیارەوە شتێکە ناتوان بیکە چکە بیکەن لە ناوەچن باش بەس پێویست بە سوودانی پێ دوای نەرمی نواندۆ بەرامبەر بەهرێن بۆ چاوی لەوە بێ کە جارێکێ بێتەوە بەسەر وەزیران ئەم نەرمی نواندەی بەشێکی چووکەم بازەوەکە سەر بەر پرسیارەتی خۆی موچەی نردبێ لەبەرەوەی کە نەوت تەسلیم نەکراوە داهاتی ناو خۆڕا دەست نەکراوە جۆرێک لە نەرمی نواندووە خۆ بەمێنێتەوە سەر و ململانەی دوای هەڵبژاردن چۆن نەکەوێتەوە چەندی ژێنن ینی تۆ بەزای سوودانی قسە زۆرە ڕەنگە لەگەڵ سەدرا هین تەشکیلکە ینی لەگەڵ سەدرا بێتەوە چەند کورسی ئازای ئەوانت کاکە حەکیمە ئەوانەی تەحالوفات چۆن نەڕواوە بە چ لە ئاراسێگەکردن دوای هەڵبژاردنەوە دەرەکەوێت چونکە ئێستا قورسایی هێزەکان نازانن مەزەی کێهی نەبێ و چ هەوەسم لەم بارودۆخی ماوەی ڕابردوو مامەڵێکی باشی کردووە لەگەڵ هەرێم سوودانی ئەم بڕیارە خراپ بوو بە بڕای من ئەم بڕیارە کوردی عاجز کرد چونکە بڕیاری سزادانی خەڵک لەسەر خلافی سیاسی لەگەڵ هیناکاری شەناڕاستە خەڵکی بێزار کردووە ئەمینە بەڵام دووبارە گەڕێمەوە بەشێکی زۆریش خەڵک قەنەعەتی بەوەیە کە ئەمان ئەو بیانۆیان بەدەستەوە بۆیەوە بتوانن و یاریە بکەن
ئەگەرنا من خۆم لەگەڵەوە یعنی من بڕوام بەین نییە کاکەین ئێساش گومانەوە لا عێراق ڕوانم ینی عێراق هێزی دیموکراتیتیانە عێراق حەزی بە دەسەڵاتی کورد نییە حەزی بە مافی کورد نییە بۆی بکرێ ئەم مافانە سنووردارە کات بۆی بکرێ هەر کەرکوو قەت نایەتەوە بە کوردستان و هینی شێکا بۆشی بکرێ بەخوا سلێمانی و نیشمان لێسەنێتەوە زۆر حەزیش لەواکەم ببینەوە بە پارێزگا و ئەزەی هەر حکوومەتی هەرێم نەمێنێ حەزیان لەم بەزمە هەیە بەڵام ئەوەی کە ڕێگا نامە بکەن ناڵێمە و ململانەی ناو خۆیانە وجودی ئەمریکاشە ئەگەرنا بەخوایمە ئەمریکا و سیاسەتێ بگۆڕێت لەم منتیقەیە و ئەمریکا ئێرە بەجێ بێڵەوەکو چۆن سووریای بەجێ زۆر شتە گۆڕێت لە بەردەم هەڕەشەی زۆر گەورە بین بە حەقیقەت دەوکات ئامادەکاریش نەکراوە بەڵێ ئامادەکاریش نەکراوە لەناو هەمادەکاری کراوە بۆی وێران بین بۆی وێران هەموو شێکراوە بۆ ئەوەی ئەم ئەزمونە بە ئاسانی بڕمێ باشە دێنە سەر چەند خولەکێکمان ماوە لەسەر پێکێنانی حکوومەت و دواکەوتنەکەی بە سەبارەت بە نەوتەکە ینی 2 ساڵ زیاترە ڕایگیراوە یاسای بودجێ بۆ هەموار کرایەوە خەرجی بەرمیلەیەکنەوە لە $6 کرا $16 ئێستش بربەستێ بۆچی نانەوێنەوە تەناردە بکرێتەوە بەرژەوەندیان لەوەدا پێ دوایە بە قاچاقی بەردەوام قاچاقی بنەمان خۆ بە قاچاق زۆرە نێرن وانەوە هەم بەکتەنکەرێکی زۆر هەم لێرەوە ڕۆ هەم لەو لاشەوە لەو بڕۆیە مەڕوە و من ئەمانە زانیاریم نییە بەس کاگالی هەموو ساڵ هەموو جارێتە سەر تەلەڤیزۆن باسی ڕێژەیەکی زۆری پارەژەکە داهاتی ئەو نەوتە قاچاقاکە $1,000,000 یعنی باسەکات من هینی معلوماتی دقیقم نییە بەس لەسەر قسەی ئەوەی کە لە خوێنەوە سیاسەکە دەیبینی مەوسم داتا شتەکان نییە نیانەوێ نەوت ڕادستی عێراق بکەن لە ڕێی سۆمەوە بڕوە وازە حەنانە حەزەکە نەوتەکە لە بەردەستی خۆیان نابێت چونکە پارێکی باشیان لێ دەسەکەوت ئەو پارە دزیی کە لەو کاتەوە دەستیانەکە و لەوێ ئێسا کەم بۆتەوە یعنی ئێسا مەجبورن لەو موچەی کە محاوەڵی دزی بکەن بۆیە مشکلە دروست بووە وازە ئەو پارەی نەوتە ئیسفادەی بۆ ئێمە نەبوو کاک حەچیم بەداخەوە نەوت فرۆشتن ئێمەی خستە ژێرباری قەرزەوە ئێمەی خشتە سەر بێموچەیەوە وەخەڵ پێی خۆشەکە لە بەردەستیانە نەماوە چونکە هەسەکە ئەو نەوتە تەنها بۆ جیرفانی وانە بوو بۆ جیرفانی خۆیان و کۆمپانیەکانیان ئەی غازەکەش هیچی لێ چاوەڕێکە ئەگەر بچێت پێ و بچێتە بواری جێبەجێکردنیشەوە هەموو شتەکانەڵێن بە هەمان دەردی نەوتەڕوە بە هەمان دەردینە ئەچێتە جیرفانی خۆیان و کۆمپانیەکانی خۆیانەوە و خەڵکیش سیفادەیەکی فعلی لێ ناکە باشە چەند خولەکێکمان ماوە لەسەر دواکەوتنی پێکێنانی حکوومەت لە مانگیدەوە هەڵبژاردنەکە گلەی هەبوو لەسەر تەزویرەکە بەڵام سەرڕێ ئەوەش تاکوێستا بڵێن دیار نییە حکوومەتەکە پێک دێت یەکێک لە عیبەکانی چۆن لەی خوێنی تۆ بەڕێز یەکێک لە عیبەکانی یاساکانی پەرلەمان هەم یاسای سەرۆکایەتی و هەم یاسای پەڕێی و ناوخۆی پەرلەمانوانە کاگیر من خوێنمەوەی تیای نییە ئێمە دەستشانمان نەکردووە کە دوای هەڵبژاردن چەند حکوومەت پێک بێ دەستشان نەکراوەی چەکە لە خەلە لە گەورەکان هەق لە هینەکانی داهاتووە ئەمە حەل بکرێ فراکسیۆنی سەرۆکی پەرلەمان یا سەرۆکی هەرێم خێرا فراکسیۆنی زۆری ڕاست پێرە لە خلالی چەمانەکە ئەم یاسایە لە کوردستانە وجودی نییە لە قانونە مینەکانی کوردستانە نە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە نە لە یاسای سەرۆکایەتیە نەدا دەسەڵاتەکانی پەرلەمانە هەیە ئەمە یەکێکە لە خەلەکان ئەمەوەی کردو بۆچی خۆیان یاری بکەن بەزەوەی تایە لە یاسای سەرۆکایەتیە کاتێک کە ڕئیس وزەرایین کرا پێڵێ لە خلالی مانێکا تەشکیلی کا حکوومەت بەس کە ئێمە گەشتنەوەی ڕئیس وزەرایین کردیانی برادرانی فاقیان کردووە بەڵام ئەوەی تیان نییە کە فراکسیۆنەکان ڕایگەنن لەبەرەوە بۆستی خۆیان یاری لەسەرەکەن ئەوە قانونە مەجای یاون بۆ ئەوەی بۆ ئەتوانن تا 2 ساڵی کەش درێژیکەنەوە لە ڕووی قانون دوا دەکەی بۆ دوای هەڵبژاردنی پەرلەمانی عێراق وای خوێنرێتەوە لەواچێ خۆیان تاخیر کردبێ بۆ کاتە خۆیان تاخیر کردبێ لەواچێ بۆی ڕێکەوتنیان لە هین و پەیوەندیە بۆ پۆستەکانی بەغداشەوە بڵێن سەر و کۆمار و پۆستەکانی بەغدا و بێکەوە تاقیکردنەوەی قەبارەی خۆشیانە لە لەگەڵ یەکتریا وانە زعیفتر بێ لاوااستر بێ من زیاتر ئەتوانم قسە بکەم خۆ ململانەکە لەسەر چێخۆ لەسەر کورد نییە کاگەی نەرەوەیە یەکێتی دوو جێگەی باشتری هەبێت یا کەمتر سێ وەزارەتی بەقوتریە بیا کەمتر خۆشەڕەکە لەسەرەوە نییە وەڵام موچەی خەڵک بین وەزعی خەڵک نامجار دڵنەوە 4 مانگی خەریکی نووسینەوەی دیدگای حکومڕانین بۆ کابینەی دێن کورە ڕاست نییە هەمووی لەسەرەوەیە لەسەر بەشەکەیە لەسەر بەشەکە ڕێناکەون تەماعی یەکێتی لەبەرەوەی بێ و ناتوانێت تەشکیلی کا بەرز بۆتەوە پارتیش بە حەقی خۆی ئەزانێ کە کەمتر لەوەی باتێت چونکە هەسەکە کورسیەکانی زۆر کەمترە لەوەی کە شایانیە و کورسیانە بێ بنوقتە سەری دیار لە شوێنێکا بێگەگەن لە شوێنێکا یەکتر تێرەکەن.
پێ دوای ینی پێ تشکیلەکە دەچێت دوای هەڵبژاردنی پەرلەمانی عێراق ئەگەری هەیە چاوەڕێەوە بکەن بۆی بزانن هەم دیسەوە یەکتری تاقیکەنەوە چەند جەماوەریان بەقوتەنیا زەعیف بەزەوەی کێتی دەیوت ڕێڵەوی حکومڕانی ڕاستکە پێیان ڕاست دەکرێتەوە پێ دوای یاخود باردۆخان بەردەوام دەبێت ڕاستکردنەوە لە مەفهومی یەکێتیاوەیە جاران بەشی یەکێتی کەمترەیە هەمێ بەشیان زیاتر باتەوە ڕەنگە ئەمە بکا پارتی بەشیان تۆزە زیاتر بات ئەگەر وە ڕاستکردنەوە ئەو لای بە یەکێتیەوە ڕاستکردنەوە نییە لە عەقلی توایە لای تۆ ڕاستکردنەوەی ڕێلەوەکە چۆنە ڕاستکردنەوەی ڕێڕەوەکە وازێنانە لە شەگاری حیزبی گەڕانەوەیە بۆ پەرلەمان چالاکردنەوەیە حکوومەتێک بەرپرسیار بێت لە بەردەم پەرلەمانە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ و ئازادیەکی تەواوی بۆ هەموو هێزەکان هەبێ بلبلانەیەکی هەڵبژاردننی بێتە زیر کرێ کە دەستگاکانی حکوومەت بەشداریە مەم ڕاستکردنەوەیە ئێمانە ڕوونەیە ڕاستکردنەوە نییە بریتە لە باڵانسی هێز لە بینی و 2000 بەرزی کەرەوە کەمی کەرەوە بەڵێ بەس لەو ڕۆژە لە ماوەی ڕابردوو سەرۆکی پارتی وتی 50-50 نەماوە عقلێتی بە ئێستا یەکێتی 50-50 دەوێت پێ دوای یاخود بەڵێ عقلێتی 50-50 ینی خۆ 50-50 نییە بە قەریە کورسی دەبێ بە قەریە گۆزارەتە هەبێ عقلیەتەکە 50-50 هەرماوە چونکە منتیقی هەمووی لەژێر دەسەڵاتی یەکێتیە هەر کەس ناتوانێت لەم منتیقا بێ کاک پاڤڵیچ بکە یاک کەسیش ناتوانێت لەو منتیقا بێ کاک مەسرور و کاک مەسعودیش بکە ئەوە 50-50 ئیدارەیەکی لێرە لەژێر دەستێمە خوای کرد 4 حکوومەتیە دوو وەزیریە بوو لە ناوینە ئەم منتیقەیە بەدەستەوەیە عقلێتی 50-50 و هیچ وەزارەتێک ئیشی لێرە بێ موافقەتێمان ناتوانێت یاک بەردبخاتە سەر بەردێ ئەمە عقلێتی بە 50-50 ئەوە بەردەوامە بەس ئەمجارێ پارتی دوشمەکەوێ دەڵێ یەک حکوومەت یەک پەرلەمان یەک کەرێم یەک هێزی پێشمەرگە لە یەکەم دامەزرانی حکوومەتەوە واڵێ خۆیانە لە خەڵەتێنن زۆر سیرەکەگەین خۆ خەڵەتان نەپێ ئێمە بە چاکسازی ڕاست ناکەن کەچی وا باسیەکەن وەکوی ڕاست بکەن یعنی قەناتیان بۆ هەڵۆ ڕاستە یەک هێزی چی و یەک حکوومەتی چی و یەک کەرێم تۆ دوو هێزی چەکداری جیاوازت دەیە دوو قەزای جیاوازت دەیە دوو نەقابەی محامینی جیاوازت دەیە دوو منتیقەی نفوزی جیاوازت دەیە دوو سجنی سڕین جیاوازت دەیە دوو دەستگای ئەمنی جیاوازت دەیە دوو عیلاقاتی ئیقلیمی زۆر جیاواز لە یەک و ناکۆک بە یەکە دەیە ئەم درۆیانە چیە بۆ خەڵکیەکان یعنی زۆر سەیرە درۆ بکەیت و بڕواش بە درۆکەت بکەیت و بزانی کە درۆیە کەچی وا بزانانی خەڵک جێژە بەڕاستی زانێ یەک حکوومەت کەی هەبووە خۆ شەڕی خەڵک لەگەڵیانە بۆ چییە کە مە درۆیە ئێوە وڵاتان بەش کردووە یەک حکوومەتتان دروست نەکردووە یەک ئیدارە نییە ئێمە لە حکومی کۆمەڵێ میلیشا حکومانەکە هەر یەکە لە زۆنی خۆیان حاکمی مطلقوەتی کەیوی زەمانگرێ کەیوی زەمان کوژێ کەیویست پاداشمانەکە لای ئێوە وایە و لێرەش وایە تەنەم درۆیانە چیە بۆ خەڵکیەکەی نا حکوومەتی چی یەک حکوومەتەوە نیە یەک وەزارە ئەم مەسرحیەکە ئێستا دروستیان کردووە یەک حکوومەتی ئەوەیە کە یەک لەشکرمان هەبێ یەک جیرفانی داراییت هەبێ یەک جیرفانی داراییمان هەبێ یەک لەشکرمان هەبێ یەک قەزامان هەبێ یەک دادگامان هەبێ یەک جیهازی ئەمنیمان هەبێ یەک پەیوەندی ئیقلیمی یەک سیاسەتی ئیقلیمیمان هەبێ لەگەڵ ئێران تورکیا عێراقا نەکە ئەوە یەکگرتنە ئەوە حکوومەتی یەکە باشە دوو خولەکمان ماوە لەسەر پەرلەمانیش بڵێ نێتوان ڕاکۆبوونەوە یەکەم تاوا بکرێ چۆن دەیبینی دۆخی پەرلەمانی کوردستان خۆ من پێم وایە لە مانگی 12 ئۆپۆزیسیۆنێکی بەهێز لەوەیە ئەم جارە ئۆپۆزیسیۆن دەنی باشترە پێم وایە ئەم ڕووداوانەی ئاخریش تۆزێ ڕەنگە باشتر لێشان نزیکاتەوە خۆی گرنگەوەیە ئۆپۆزیسیۆن بەرێ ماوەستم بۆ پەرلەمانی عێراق نییە پەرلەمانی کوردستان ئێستا بۆ نمونەیەکیان کۆمەڵ دادگەری نەچۆتە پەرلەمان بڵێن هەماهەنگێک نییە لە ناو پەرلەمانە پەرلەمان ناتوانێت کۆبوونەوە یەکەمی تاو بکات خۆم لەگەڵەوە هینانە بووم کە کۆمەڵی داگەری حەزمە کرد بچێدا زایی تۆ بچۆ زایی شەڕەکە لەوێ بکەین لەگەڵەوە هێزانەی ترا بەیەکەوە بەرەیەک پێک بێنن ئەبێ یەکێتی و پارتی کەسێک هەبێ پیان بڵێنە ئەگەر نا زۆر کاری خراپەکەن هیچ لەبێ ئەو نەوتنە باشە کاکە ئەو نەوتنە ڕاستە ڕێگە ناگرێت لە زۆرینەی ئەوان بەڵام دڵێکە کە خەڵک حەزەکە بیبیستێ نوێنەری زۆرینەی خەڵکەکە کەڕن لە شۆر بۆ دڵمان یعنی ئێمە زۆرینەیەکی بێدڵمان هەیە
پێویستە ئۆپۆزیۆن ببێ بە قسەکەریە و زۆری نیە لە پەرلەمانە بێ لە هەر جێگایشترا بێ لەبەرەوە پەرلەمان شانۆیشی گرنگە بۆ ململانێ بە تایبەتی ئەگەر بەک نەخراوە ئێستا بێگومان بەڵام قانونەکە ڕێگادەیە ئێستا یەکێک لەو شتانەی کە برادران ناقا بیری لێ بکەنەوە بە تایبەتی و ئۆپۆزیسیۆن ئەم خەلە لە حەلکەن لە ڕووی یاساییەوە یاسای پەرلەمان بگۆڕن ئەمە ڕوو نایەتەوە لە ژێرینە کە ئینتیخابات تەواوە بێ خێرا فراکسیۆنی براوە هەڵمەین کرێ و وەختێکی دیاریکراوی بدرێتێ بۆی نەتوانە ناوە بە ساڵ و 2 ساڵ بەردەوام کات دیاری بکرێت بۆ یەکەم کۆبوونەوەی پەرلەمان هەڵبژاردنی سەرۆکی پەرلەمان و کات دیاریکرێت بە فراکسیۆنی زۆرینە 3 مانگە حکوومەت تەشکیلکەی نەتوانی بە فراکسیۆنی دووەمەوترێ نەتوانی بە فراکسیۆنی سێم نەتوانی هەڵەوەشێتەوە پەرلەمانەوە چین بۆ انتخاباتی تازە ئەبێ قانونەکەەوە بگۆڕێ وەکۆی عێراق ئەگەر نامیاریە بێشای مە بە بڕای من یەشێک لە هەمەکانیانەوە بێ ئەم خەلە لە یاساییە چاکەنجارێ سوپاس دەکەین کاک سپاس ببینەرانی بەڕێز سپاس باوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ